ئێرە کوشتارگەی سێ سادقا کە تێکەڵ بووە بە ناوچەی نیشتەجێبوونی هاوڵاتیان. بۆنوبەرە ناخۆشەکەی تەواوی هاوڵاتیانی نیگەران کردووە، هەروەها بۆتە مەترسی بڵاوبوونەوەی جۆرەها نەخۆشی. شارەزایانی بواری تەندروستی و ڤێتەنەریش ئاماژە بەوە دەکەن هیچ مەرجێکی تەندروستی شیاو بۆ کوشتارگەکە لێرەدا بوونی نییە. بەڕاستی ئەمە لە هیچ مەرجێکی تەندروستییانە هیچ یعنی ئەگەر خۆی لیژنی قەیام قامێت ئەو بەڕێزانە خۆیان بێن سێریەکەن دکتۆری ڤێتەنەریەکان بەڕاستی خۆشیاندانیان بۆ داناوەکەم هیچ مەرجێکی تەندروستییانە. بۆگەنێکی زۆری هەیە بۆ ئەم منتیقا بە تایبەتی ئەم ماڵانی تەواو هەراسان کردووە. ناوێرین موبەریدە هەڵکەین، موبەریداڵەکە یەکسەر بۆگەنەکە هێنێتە ژوورۆ. بۆنێکی پیسی زۆر بەڕاستی ئەم گەڕەکەی ئەم شارێ ئەم منتیقەی تاو ناڕەحەت کردووە. ئێمە داواکاریمانەوەی بە یەکجاری ئەم قەسەبخانە شوێنی ئەوە نییە بگوێزرێتەوە و لەم شوێنە نەمێنێ. ئێمە کۆمەڵە پشکنیمانەیە پێش لە قەسەبخانە پێش سەربڕینمانەیە دوای پشت سەربڕینمانەیە پێش سەربڕین ناکرێت لەبەرەوەی مواصفاتی مانەوەی ئاژەڵی تێدا نییە بەتەنها دوای سەربڕینەکەین. ئەو دوای سەربڕینەکە ڕاشی ئیشێکی گونجاویشی باشەکرێت بۆم خەڵکە، بەڵام ئەوی ڕاستی شوێنی مانەوە نییە کە بتوانین پێش سەربڕین بەکاری بێنین. ئەم کوشتارگەیە شارەوانی سێ سادق پێشتر دایخست ئێستا کراوەتەوە، هەوڵەکانیش بەردەوامە لە ڕێگای داواکاری گشتیەوە بۆ داخستنی. کاریش کراوە لە دەرەوەی ناوچەی نیشتەجێبوون کوشتارگەیەکی مۆدێرن بنیاد بنرێت، زەویشی بۆ دابین کراوە. لە ئێستادا کار لەسەر ئەوەی کردێت کە ئەو کوشتارگەی لیوە نەمێنێت. تایبەت بە شوێنیش بۆ کوشتارگە لە ڕێگەی وەبەرهێنەوە داوا کراوە کە شوێنێک بۆ کوشتارگەیەک دابین بکرێت لە دەرەوەی سنووری نەخشەی بنەڕەتی سێ سادق. ئێمە ئەوەی پەیوەندی بە ئێمەوە هەبێت ئێمە ئاماژەمان بەوە کردووە کە پێویستە ئەو شوێنەی کە دابین دەکرێت بۆ کوشتارگە ئەو زەوێ کوژانەوەی بۆ بکرێت لە بەرژەوەندی شارەوانیمان. ئەو گۆشتەی لێرەوە ئاراستەی بازاڕ دەکرێت، پشکنینی ڤێتەرنەری بۆ دەکرێت. بەڵام بچووکی کوشتارگەکە و نزیکی بە ناوچەی نیشتەجێبوون و فڕەدانی پاشماوەی ئاژەڵە سەربڕاوەکان بۆ ئاوەڕۆیەکی نزیک بە کوشتارگەکە مەترسیەکی ترە لەسەر دروستبوونی نەخۆشیە گوازراوەکان. بۆیە هاوڵاتیان لە بەردەم هەڕەشەی تەندروستی بەردەوامدان داوای لابردن و داخستنی دەکەن. سەلاح جەمیل، کورسات نیوز، سەی سادق.